ئەوەی لەم دۆخەی ئێستا دەگوزەرێت کاندید و لایەنە سیاسیەکان بە زیادەوە چارەسەری گونجاویان لە بەرنامەی هەڵبژاردننی خۆیان بۆ دۆزیوەتەوە. بۆیە بە پێویستی دەزانین ئەوە بیری هەموو لایەک بهێنینەوە کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا هاوڵاتیان جۆ دەگرن، بەڵام دوای هەڵبژاردن و سوێن خواردنی نوێنەران هاوڵاتیان کرداریان دەوێت. هیوادارین توانی بێتمان خزمەتێکی بچووکی هاوڵاتیانی پارێزگای سلێمانی بکەین. هاوکات ئەم راپۆرتەش هاندەرێکی باش و ئەرێنی بێ بۆ نوێنەرانی نوێی پارێزگای سلێمانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی پارێزگای سلێمانی. ئێمە وەکو ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان ئەوەی بینی ومانە، ئەوەی بەدەستمان گەیشتووە لەم راپۆرتەدا دەیگەنینە هاوڵاتیان و دەنگدەران. سەبارەت بە هەڵسەنگاندنی ئەم ساڵ بۆ نوێنەرانی پارێزگای سلێمانی لەسەر دوو ئاسکردومانە، لەسەر ئاستی ساڵی ڕابردوو و هەروەها لەسەر ئاستی پولی چوارەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. یەکێک لەو چالاکیانە کە ساڵانە دووبارە دێتەوە لەگەڵ ئەنجومەنی پارێزگای سلێمانی نوێنەرانی پارێزگای سلێمانی لە پەرلەمانی عێراق ئەنجامدانی بەرنامەی ڕادیۆیی ڕاستەوخۆیە. لە ئەم ساڵدا نوێنەرانی پارێزگای سلێمانی لە کۆی 10 بەرنامە تەنها لە 6 بەرنامەیە بەشداریان کرد. چالاکی دووەم ئەنجامدانی 8 گفتوگۆی کراوە لە نێوان نوێنەرانی پارێزگای سلێمانی و فەرمانگە فیدراڵیەکانی سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی ڕاپەقی. یەک لەو کێشە و گرفتانەی کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەدەستیەوە ئایانناوان تۆمارکردنی ڕێکخراوەکان بوو لە شاری بەغداد لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی عێراق. بەسپاسەوە بۆ ڕێزان شەقدلێن و دکتۆر ڕێبوارکەریم کە لە دوو چالاکیان بەشداریان کرد، کێشە و گرفتەکان خرانە بەردەستیان و بەڕێزیان بە دوواداچوونیان بۆ کردن. بەڕاستی ئەتوانم منەوە بڵێ من حەزمە کرد ئەمڕۆ هەموو هاوڕێکانی ترم لێرە وایە، چونکە لە 18 نوێنەر لە پارێزگای سلێمانی تەنهایەکێک ئامادەیە. من ئێستا ئەتوانم وەکو خۆم قسە بکەم، چونکە لەبەرەوەی کەسیان لێرە نین و بۆیە من هاتوومەتە ئێرە قسە بکەم. گرنگی ئەو راپۆرتانە یاخود هەر ڕێکخراوێکی تر کە بێت چاودێری ئەندامانی پەرلەمان یاخود ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان بکات لە ناو شارێکا بۆ نمونەیە باس لە شاری سلێمانیەکەن گرنگی خۆی هەیە، چونکە ئەندامی پەرلەمان کاتێککە بەدەنگی خەڵکە چێتە ئەو جێگایە ئەبێ گوێ لە داواکاریەکان بکات بگرێت و ئێمە ئازانین ئێمە لە نووسینگەی سلێمانی نووسینگەی تایبەت بە خۆمانمان هەیە و ژمارەکانمان دیار بووە و داوامان کردو بە ڕۆژانە لەگەڵ هاوڵاتیان، چونکە ئێمە ئازانین زۆر کێشەمان هەیە لەگەڵ حکوومەتی فدراڵە بزەڵتکاری ئێمە ئەوە بووە کە ئەو کێشانەی هاوڵاتیان بەپی توانای خۆمان بگەێنینە ئەنجومەنی نوێنەران یاخود ئەو لایەنە پەیوەندیدارانە، چونکە یەکێک لە ئیشە ئەساسەکانی ئێمە ڕاستە یاسادانان و ڕقابەیە بەسەر حکوومەتەوە، بەڵام بە دوواداچوونی کێشەکانی هاوڵاتیان شکارێکی گرنگە. ئەوەندەی توانی بێتمان ئێمە لە شاری سلێمانی ئەو بەپی دەسەڵاتی کە هەمان بووە کێشەکانی کە پێیوەست بۆ بە حکوومەتی فیدراڵەوە گەیاندومانەوە زۆر جاریش کێشە هەبووە، لەبەرەوەی ڕەنگە ئێستا هەندێک پرسیار بکە ئەی بۆچی نوێنەرانی پەرلەمانتارانی کوردستان لەناو ئەم ڕیپۆرتەیانە، لەبەرەوەی مازانین پەرلەمانتارانی کوردستان لەسەر ئاستی هەموو هەرێمە کەواتە جیانەکراوەتەوە بۆ شارێکی تایبەت. گرنگی کارکردنی ئەم ڕێکخراوەش لەوەیە کە تەنها بۆ شاری سلێمانی و بۆ نوێنەرەکانی خۆیان کە ئەتوانن بە ئاسانی داواکاریەکانی هاوڵاتیان بگەێنە جێگا پێویستەکان. زۆر جار ئێمە بە تایبەتی ئێمە و کۆندامانی پەرلەمانی عێراق تووشی کێشەی ئەوە بووین کە کاتێک داواکاری هاوڵاتیان هەبووە بۆ ڕەنگە پەرلەمانی کوردستان بێ یاخود بۆ ناو حکوومەتی هەرێمی کوردستان بێ. من هەر خۆم نمونەیەکم لەلایە کە من زۆر سوپاسی کاگازا دەکەم لێرەوە کە وابزانم تەنها جێگە بوو من نووسراوێکم کردووە، ئەو نووسراوە تەنها ئەو وەڵامی یاومەتەوە، لەگەڵەوەشا بۆ بەڕێز پارێزگارم کردەوە، بۆ جێگری سەرۆکی حکوومەتمان کردەوە، بۆ شارەوانەکانمان کردەوە کە کێشەیەکی گەورە هەیە لە ناو شاری سلێمانیا، ئەویش تایبەت بوو بەوانەی کە کاری بچووکەکەن وەکو ئەوانەی کە ساڵۆنەکانیان هەیە کە کێشەی گەورەیان زۆر بۆ دروستکردون لەم شارە، بەڵام بەداخەوە وەڵامەکان زۆر کەمە. بەڵام ئێمە لە عێراقا بەو شێوەیە نیە هەر کاتێک هەر نووسراوێک بکەین بۆ هەر وەزیرێک تەنانەت بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش ئەبێ لە ماوەی هەفتەیەکا وەڵاممان باتەوە، کەواتە ئەمە کێشەکەیە کە ئەیبینین لە هەرێمی کوردستانە زۆر گرنگی نییە بۆ داواکاری تەنانەت ڕەنگە پەرلەمانتاران ڕەنگە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران.